بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بەشی هەفتەیەمی بەرنامەی سۆراغی مێژووی درێژکراوی بەشی 16ەمە. هەوڵ دەدەین هەن لەم بەرنمەیەدا لەناو ڕووداوەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لە دەڤەری بتوێن پشدەر بمێنینەوە. هەوڵ دەدەین قسە لەسەر ڕووداوەکانی ساڵانی هەشتاکان بەر لە ئیعلانکردنی بزوتنەوەی ئیسلامی بکەین لەم سنوورەدا. هەردوو میوانە بەڕێزەکەمان میوانی بەرنمەکانی ڕابردووی بەرنامەی سۆراغی مێژووە کە بریتین لە هەریەک لە بەڕێزان مامۆستا حەسەن کانی توی نەوەی یەکەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان، مامۆستا مەلا قادر هەڵۆنەی نەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان دووبارە لە بەشی هەفتەیەم بە خێراتنەوەتان دەکەین بۆ بەرنامەی سۆراغی مێژوو. مامۆستا حەسەن لە بەشی پێشووی بەرنمەکە تۆ باسی ئەوەت کرد کە بەو وەزعەوە لە منتیقەی هەورامان بەڕێکەوتن بەرەو ئێران و بە ماوەیە گەشتنە سنوورەکان و دواتر داخلی دیوی ڕۆژهەڵاتی کوردستان بوون. یەکەم شوێن کوێ بوو پێی گەشتن؟ ئایا کەس پێشوازی لێکردن؟ چیتان کرد لەگەڵ مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. دیارە یەکەم هەنگاو چوین لە سەر سنوور تووشی مەقڕی سوپای پاسداران بووین، لەوێ پێشوازیی زۆر چاکیان لێکردین و وەریانگرتین و نردیانین بۆ یەکێک لە مەقڕەکان کە لەوێ نانوچیان داینێ، بەڵام شەوکتیان ئێوە لێرە مەمێننەوە بە سیارەیەکی ئەمان برد دەخوارێ بۆ نەوسود. لە نەوسود لەوێ بردیانی نێ ماڵێک یا بردیانی نە شوێنێک لەوێ کوتیانەوە و شو لێرە دەمێنەوە و ماڵەش بە حەقەت جێگای چاکی داینەیە تا بەیانی شەو لەوێ بووین و بەیانیش چوین بۆ مەریوان. لە مەریوان چوینە مەقڕی پەیوەندی پارتی دموکراتی کوردستان کە لە مەریوان بوو، لەوێ لە مەقڕ بە حەقەت پێشوازیان لێکردین و وەرەقەشیان بۆ کردین لەگەڵ کاک حاجی و دوایە وەختی نیوەڕۆیە بەڕێکەوتین لەوێ چوین بۆ سنەی بۆ ماڵی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی. پێم خۆشە لێردا ئاماژەیەکی زۆر گەورە بکەم بە مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی، چونکی من هێندە بە گەورەی دەزانم، هێندە بە گەورەی دەزانم یەک بێ سنوور ئینسانێکی گەورەیە. نیشانەی گەورەیەتی ئەو پیاوە ئەوە بوو کە بەڕاستی ئەو هیچ دەورێکی زۆر فعالی هەبوو لە سەردان و چوونمان بۆ لای مەسوولینی ئێرانی و بۆ لای ڕێی جمهور و بۆ لای خومەینی و بۆ لای ئەمانە، بەڵام لە هەمان کاتیشدا ئەو پیاوە بێنەفسیەکەی بەو حەدەیە بوو کە وەختێک مامۆستا شێخ لەتیف هیجرەتی کرد و چوو لەوێ پەیوەندی کرد بە ڕابیتەوە ڕاستەوخۆ ئەو دەستی لە ڕابەرایەتی هەڵگرت و مامۆستا شێخ لەتیفی کرد بەرابەر. ئەمە پێم وابوو یەکجار گەورەیەکی زۆرە بۆ ئێستا وەکو مەسوولەکانی ئێستا نەبوو کە کابرا ببێ بە مەسوول بە هیچ شێوەیەک بە شەڕەت فەنجیش دەستی لێ هەڵنەگرێت. بەڵام مامۆستا شێخ محەممەد چونکی بەڕاستی بوو لە بەرخاتری خوا بوو، هەر بە هاتنی مامۆستا شێخ لەتیفی ڕاستەوخۆ ئەو مەنسەبەکەی بەجێهێشت. ئەمە هەڵوێشتێکی تاریخیە، بەشێکی تریژە بەرنمەکان هاو بیرەکان و هاو سنگەرەکانی بەڕێستان ئاماژەیان پێکردووە. ئەمە یعنیەوە بپرسم کە چوونە سنە ماڵی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی، ئێوە لەگەڵ مامۆستا نەورەسی کە لە تەنزیمی ناوشار یا سلێمانی و منتیقەی ڕانی و لە منتیقانەوە ڕۆیشت بوون، باسی چیتان کرد یەکەم دانیشتن لەگەڵ مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی؟ چکە ئەو لە 16/1983 هیجرەتی کردبوو، پێش ئێوە ڕۆشت. ساڵێک لە پێش ئێمەدا مامۆستا لەبەرەوەی کە ناوی دەرچوو بوو ئەمن خەریک بوو بیگرێ، مامۆستا بە فریای نەکەوتن. مامۆستا الحەمدوللا هیچ نەجاتی بۆ خۆی بە ماڵ و منداڵ و ڕۆیشت بۆ ئێران و مایەوە لەوێ. ئەمە کە چوین، ئەمە لە ساڵی 84 کە چوین میوانی ماڵی مامۆستا بووین، کاک دکتۆر سەباح یادی بەخێر ئەو دەمەی مێرمنداڵ بوو، تازە پێدەگەی ما ئینسانێکی زیرەک و لێ هاتوو بوو. هەر ئەو کاتە پێشوازێکی زۆر چاک و بەخێراتنی زۆر گەرمی لێکردین و دواش تەلەفۆنی بۆ باوکی کرد، باوکی لە تاران بوو کەوا میوانی بۆ شێوەیە هاتوون و ئەوەش کارەکانە و بۆ ئەو بەزمەش هاتوون. ئەوە بوو تەشریفی مامۆستا لە تاران گەڕایەوە هاتەوە. ئەمە لەوێ ماینەوە یەک دوو شەو لەوێ ماینەوە دانیشتین و بەحث قسەمان کرد کە ئێمە بۆچە هاتوین و چۆن هاتوین و چێ نردوونی و نیازی چمان هەیە و هەموو شتەکە. مامۆستا یەکجار زۆری پێخۆش بوو مەوزوعەکە و بەخێراتنی زۆر چاکی کردین و دوایە مامۆستا فەرمووی بەر لەوەی کە بچین بۆ تارانێ و لەگەڵ مەسئولینی جمهوری ئیسلامی ئێمە دانیشتین قسە بکەین، چاگوایە گەشتێک بەناو کوردستانی ئێرانەدا بکەین. ئەو بەڵام ببوورە مامۆستا بەر لەوەی باسی گەشتەکە بکەی لە بەرنمەکانی پێشوە ئەندازەی ئیشکالێ دروست بوو. ئەو کاتەش کە مامۆستا شێخ محەممەد هیجرەتی کردووە بە ناوی بزوتنەوەی پەیوەندیەوە نەڕۆشۆتە ئێران، وانەیە من لێ حاڵی بووم نا ئەو کاتانە ئەو لەبەر هەڕەشەی بەعەس و بەڵام دواتر
تەنزیم و بزوتنەوەکە کە لێرە بوو ئێوە بە ئامادەکراوی بۆ لەوێ چوون و مفاتەحەتان کردووە لەگەڵ بەڕێزیان؟ پێم وانە مامۆستا هەتا ئەو سەعاتێ من و جەنابی کاک حاجی نەوڕەسی تا ئەمن و ئەو چوین لەوێ دانیشتین لە ماڵی و بۆ ماقسە کردووە پێم وا بنە بۆ مامۆستا زانی بێتی کە ڕابیت نازانم لە پێشدا لەوەی تەنزیم. مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی وابزانم بزوتنەوەی زانایانی ئیسلامی تێکۆشەرە بوو کە پێوتە بزات ئەوەی کە لە سلێمانی دروست و ماوەیەکی سەرەتا مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی بڵێن بەرپرسی ئەو بزوتنەوە بوو دیار بوو دوای چەند کۆبوونەوەیەک هەڵیان وەشان بوو بە هەر هۆکارێ بوو. مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی کە بودمە لە یەکێ لە گۆڤارەکانی ژمارەیەکی ئاسووی ئیسلامە یەکەم وتار ئەو نووسیوەتی سەروتار باسی ئەوە کاکە لە کوردستانە هێزی نیشتیمانی و نەتەوەی و ئەوانە هەیە ئەڵێ هێزی ئیسلامیشێ لە ناو هێزەکانە ناوی زانایانی تێکۆشەرێنێ یعنی تۆ بڵێ مامۆستا شێخ محەممەدی بەرزنج لە ناو زانایانی تێکۆشەرە بوونی نەبوو بێت بۆیە باسیەکە کە ئەم گۆڤارە لە ساڵی 84 بڵێن 84 لە ڕۆژەڵاتی کوردستان دەرچووە. ئەمن ئەگەم زۆر لێنیانی پیا شتێک کاگای لێنە بێ نێرێ بەڵام مادام بۆ خۆی سەروتاری لەسەر نووسیەوە بۆ خۆی ئاماژەی پێکرد و دیارە دەبێ پەیوەندی هەبێت. بەڵام ئیشکالێک دروست بوو ئەندازەیەک لە سەرەتای داوەکردنی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی لەلایەن مامۆستا نەورەسیەوە نیگەرانیەک هەبوو ئەندازەیە على ئاساس مامۆستا ڕاستە یەکەم ڕابەر بووە بەڵام یەکەم مفاتەحەی بزوتنەوەی پەیوەندی دیارە وەکو بە قسەکان تا دیارە تۆ مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی کردوتانەوە لەگەڵیا کە چوونەتە شاری سنە. بەڵێ یەکەم جار وەکو دانیشتن وەکو ئاگادارکردنەوە وەکو تەکبیر و ڕاوەکو بیرکردنەوە لە مۆزوعەکەیدا یەکەم جار من و جەنابی نەورەسی بووین کە چوین لە ماڵی مامۆستا و لە خزمەت مامۆستا دانیشتین و باسمان کرد و بەڵام مامۆستا شێخ محەممەد یەکجار زۆر خۆشحاڵ بوو بە مۆزوعەکەی و زۆری پێخۆش. ئەگەر بیرت بێ مامۆستا ئێوە چیتانەوە دۆ مامۆستا شێخ محەممەد؟ جەهر ئەوەمان پێگوتو کە ئێمە هاتوین بەو شێوەیە هاتوین باسی ئەو مۆزوعیتە ناوخۆی هەرێمی کوردستانمان کرد کە چ ڕوودەدا چ حکومەتی بەعەز خەریکی چییە ئەو کۆمونیستانە خەریکی چن چه هەڵوێستیا چانەیە لە بەرامبەر ئیسلام و لە بەرامبەر موسڵماناندا ئێمەش بۆیە هاتوین کە لێرە هەر نەبێ پەناگایەک بۆ موسڵمانانە یا هەر نەبێ ئەو پەنجەی کە کۆمونیستەکان ئەو پەنجەی کە عەلمانیەکان لە چاومانی دێن و دەڵێن ئێوە هەر دانیشتون لە ماڵەوە هیچ ناکەن و دەیفەرموو ئەگەر ڕاز دەکەن ئەوە چەکو ئێوەش بەشانی ئێمە ئەمە ئەو مۆزوعانەمان لەگەڵ باسکردن مامۆستا شێخ محەممەد وەکو چۆنە من عەرزم کردی ئەمە چۆن بتوانین لەگەڵ کەسێکی بچینە سەنگەرێەوە کە لێ ئەمین نەبم لە سەنگەرەکەیدا نامکوژێ نەوەڵام مادام مەجال هەیە مادام ڕێگا هەیە ئێمە لە ڕێگای دینەکەمانەوە ئێمە دەستی ڕاستەمان کلاشنکۆف و قورئان و دەستی چەپەشمان کلاشنکۆفەکە مامۆستا باسی بزوتنەوەی پەیوەندیتان بۆ مامۆستا شێخ محەممەد بەڵێ باسی ئەو مۆزوعەمان کرد کە ئێمە بەو ناوەیەوە هاتوین جا ئەمە بەناوی پەیوەندی بزوتنەوەی ئیسلامیەوە هاتوین بۆ ئێرانە دەمانەوەی حرەکەیەکی مسلحانە هەر نەبێ پەناگایەکی بۆ ئەو مامۆستایانە پەیدا بکەین یا بۆ ئەو موسڵمانانە پەیدا بکەین کە ناویان دەردەچێت لێ و هەوری کوشتیان دەدەن بەر پەلانیان نەکەن بێن لێرەوە پەناگای. بەڵام تا ئەو لەحزەیە مامۆستا شێخ محەممەد دیاری نەکراوە بە یەکەمین ڕابەری بزوتنەوەی دواتر دێمە سەر ئەوە بینینی بەرپرسانی ئێرانی لەوێ یا گەڕانتان بە شارەکانی ڕۆژەڵاتی کوردستان بۆ ناساندنی حرەکەکە. مامۆستا قادر تۆ لە بەرنامەی پێشوودا ویست هەندێک نمونە باسکەی بەڵام ئێمەوەی کە ئەزانێ لە هەشتاکانە کۆمەڵێک گەنج و خەڵک لەم شارە هەبوو لە شاری ڕانیە مامۆستا مەغدیت هەبوو مامۆستا مەلا مامۆستا محەممەدی قازی مامۆستا ئەحمەدی قازی سکتانی بوورە تەنانە مامۆستا عەلی باپیر وەکو گەنجێک لە مەنتیقەکە کاریگەری هەبوو پەیوەندی ئێوە ئەو کاتانە لەگەڵ ئەمانە چۆن بوو ئایا ئەوانیش هەر ئەندازێک ئاگیان لە ئیشوکارەکانی بزوتنەوەی پەیوەندیمان زۆر گەرم و پڕ بوو. لەسەر چه ئاستێ بوو پەیوەندیەکانتان؟ والله جا لەسەر ئاستی مامۆستا مەلا ئەحمەد وەکو مامۆستا مەلا مەغدی دێژەمە لە یەک تەمەنیدا بووین تقریبا ئەو لە مزگەوتی نازیخان مش لە مزگەوتی سیدقادی بووم یعنی هەموو دەمێ ئاگامان لێک هەبوو. مامۆستا مستەفای میرەبەگیش هەبوو مامۆستا مستەفای میرەبەگی مامۆستا مەلا عەلی مەمچی مامۆستا مەلا حەمەد ئەمینی ئاشوری ئەوە هەموو ئەمە طبعا هەمووی هەشتاکان و بەر لە دروستبوونی بزوتنەوەی ئیسلامیش تەسیریان هەبوو لە هەموو تەسیریان پەیوەندیەکانتان من پێشوو مەلا خالیدی ئاوەژەی تەوانەوە هەر هەموو تەسیریان هەبوو هەموو مەزبوط بوو. پەیوەندی ئۆرگانی و ڕێکخراوەیی بوو ئەندازەیە ئاگاتان لەوە هەبوو کە ڕێکخراوێکی سیاسی بە ناوی بزوتنەوەی پەیوەندیەوە هەیە و لە مانتیقەکە تەسیری بەجێهێشتووە چۆن؟ وەڵا جا بە حەقیقەت ناڵم حاجی ئەحمەد هەبوو
سلێمانی لەگەڵ شێخ عەبدوڕەحمانی حاجی دائما ئەحمەدی عەبدوڵڵا دەلاک بەڵێ بەڵێ ئەوە لەگەڵ شێخ عەبدوڕەحمانی کە ئەمە وەکو عەرزم کردی وەکو یەک عایلێ وا بوون تەمەن زوو شێخ عەبدوڕەحمان داهات حاجی ئەحمەدی زوو دەهات لەگەڵوی لەگەڵوی ئەوجا حاجی عەبدوڕەحمان نەوڕەسیش هەر داهات مەلا بەکر سەدیقی مەلا محمودی ئازادی مەلا محمودی ئازادی مەشهور نییە بەڵێ بەڵێ مامۆستا مەحمودی ئازاد ئەوە هەمویان تەبەن ڕەبت و عەلاقەمان هەبوو لێرە هەروەها مامۆستایان زۆر الحەمدولیلا ڕەبت و عەلاقەیان هەبوو ئەم ڕەبتانە وەکو بەرنامەکەی پێشوو وتم لە بەشی 16ەمە یعنی ئەم ڕەبتانە بوو ڕەبتی کاری ڕێکخراوەی سیاسیشی لە بینتانە دروست ئەو ڕەبتانە بوو ئەو وەحدەت و یەکگرتنە بوو کە وای کرد کە مانای ئاسەواری دەرکەوێت ئاسەواری دەرکەوێت لە زۆربەی لە هەڵوێستەکاندا یەکی لەوانە کە ئەوە بوو لە ڕانیەی وەختێک کە حکوومەتی عێراق شەڕی لەگەڵ ئێران دەست پێ کرد ویستی کەەوە نیشانی بدا ئەمەش مسلمانین مەولودی دەست پێکردن لەسەر مستەوای هەموو عێراق مەلایەکانی بانگ دەکردن بۆ شوێ بردیانین بۆ بەغدا لە فندق ڕەشید ئەوزار لێژە بۆ نەجەف و کەربەلای ئەمە دوای ڕووداوەکەی چوار قوڕە و شەیدبوونی مەلا عومەری تیمار تەمان دوای 84 بەڵێ وەڵاهی دەمن لە هەستاکاندا بوو بیست بدەم تاریخم نەنووسیوە چکە ئێمە لە بەرنامەی پێشوە باسی ئەو ڕووداوی چوار قوڕەمان کردن ویستیعی درێژکراوەی ساڵانی هەشتا بەڵەزا ئەو کە هاتینەوە لە ڕانیەی کتیان دەبێ ئەمەش مەولود دەکەین ئەم مامۆستاکان من یان دیاری کرد بوو کە بۆیش مامۆستاکانە من بۆیان پێوە هەستم قایم مەقام وتی دەبێ ئەتۆ بەڕێوەبەری چونکە بخوان نادەزان هێرچەند ئەوان مەسەبەکان کرد دوای مەشکە دەستمان پێکرد لەگەڵ مەلا مەغدیری و جەماعەتی لەو مامۆستایانە مامۆستا عەلی مەریبەجی و جەماعەتی زۆر بەشدار بوون مامۆستاکان مامۆستا عەلی مەمکو لە دوایدا هەستان بەرنامەمان دانا مامۆستا مەلا محەممەدی بۆسکێنی بوو بە کرمانە عەلی حەپل ئەوجا لە دوایدا وتارمەدان قایمەقامتی دەبێ هەموو ئەوانەی زەرورە بانجیان کەی فێرقەی نەشید و وتا سرود و ئەوانە ئەمەش لە خەڵازدەی و سەنگەسەری و لە زارای و لە حاجا و لە هەمووی بانگمانکردن خەڵکێکی زۆر هات کە خەڵکەکە هات لە دوایدا بەرنامەمان دانا کە لە کاتی حیزب بازدەستی بە وتاری کرد هەستن خەڵکەکە بۆ ئەمەتان بە پلاندا بەڵێرەوەڵا پلان بوو لەبەرەوەی هەستن چۆڵیکەن بەڵا بەس کتمانەوەی ناوڕانی نابێ بڕۆن لەبەرەوەی دەمازانی وەزەکە خەتەر دەبێ دەمازانی چونکە لەو کاتی وڵا دوای بێز زەبەت تا دەستمان پێ کرد ئەو جارکە هاتەستە من وتارم خوێندمە لە مەغدی خوێندیەوە لە دوایدا ئەوان سرود خوێندرا وزار هاتەستە حیزب بەحس کە حیزب بەحس دەستی پێ کرد دوو کەلیمە سێ کەلیمە گوت و تەواو خەڵکەکە هەستا کە خەڵکەکە هەستا لەو کاتەشدا چوکلیاتیان تەوزیع کرد بۆ منداڵان منداڵی بە خۆت دەزانیوانە لەو کاتێ ئەوان بە تووڕێی هەستان جا بە تایبەت مامۆستا عەلی مەمچی لێ و ڕیشی هەبوو مدیری ئەمن هەر زۆر تووڕە بوو بە تووڕێی ڕۆشن و وتارەکان نەخوێندەوە ڕۆیشتن مەجلیسەکان چۆڵ کرد دوای تەوەن کە ئەوە بوو وانێکە چوومە خزمەت مامۆستای خەتیبی سلێمانیە ئەوە نابێ مامۆستا مەلا ئەحمەد نەقڵ بکرێ تێ تۆ دەڵێ چی ئەو ئیشێکی بۆ هێندە کەمتان کردووە تیوەڵا بە نەقڵ دەوێت زۆر مەمنون بن تم بۆ وتی ئەو ئیشەی لە ڕانەی ئەنجام درراوە گەیوەتەوە مەجلیسی قیادەی سەوەر و پاشی بینیشکە دەبینی ئەو مەسئولانە هەموو عقوبەت دەدرێن دەڵێ پێیان گوتون ئەوە چ مەسئولێک بوون ئەو ئیحانەی حیزب بەعس کراوە لەوێ معنای حیان برد دیگه جا لە دوایدا ئەو بوو کە لە دویان ناردین بۆ سلێمانی یعنی ئەم پلانە بە تۆ مامۆستا مەغدیری شەید مامۆستاکان بەش زۆری بەڵێ وەڵا لە دوایدا ئاخری کە لە دویان ناردین کە چوین لە سلێمانی مەسئولی حیزب بەعس و مدیری ئەمن و مەسئول منەزەوە ئەوانە هەر هەموو لێ بوون کە لێوە بوون ئەوجار لەوێ وانە کەوتیان دەبێت سوێند بخۆن دەستیان پێ کرد تی ئەتۆ بۆچی وتاری حیزب بەعستان قسە ئەو کاتەی ئەمیشتم کاکە ئاخر خەتایمە نەبوو خەتای مەسئولەکان بووتی بۆ تم دەنجیان نەکرد کە وتارمان نییە تەمەن لەو کاتەشدا وتارەکەدان ئەگەر هاتبا بما خسبای یەکەم هەموو تێک دەچوو دەبا هەمووی هەڵۆشێتەوەیان لەبەر ئەوەی گوتمان خزمانە ئاخێری
باشە بۆ لە کاتی حیز وتاری تۆ مەلا مەغریدی کەسەڵ نستا بۆ لە کاتی وتاری ئێمە هەستان تم وڵات جاوش خەتای حکوومەتی بۆ تم حکوومەت قایمەقامتی دەبێ هەمووان شوێنەکان بێنی دوایش خەڵکێک ئەوەی تەماشا کرد خەریکە بێتە ساعت 4 لە بەرەوەی لەو کاتێدا مناتە جەولە بوو سەیتەرەکانی ژێنەدا خەڵکەکە هەموو هەستان بۆی فریاکەون بەڵام بۆی ناوڕانی هەڵستان لە دواییدا تەبەن ئاخری کتم بابژیان ئەمە کاراسانیمان کرد بوو ئەو کاتێک کە ئەو تارەکان نەبڕیبایە هەموو شاری ڕانی گوێ لێ بوو ئەوانجی لە ڕێ دەڕۆشن بۆ گەراجی جوان لێ بوو بەڵام خەتای خۆیان بوو قەتیان کرد خۆلاستە دوایی مامۆستا مەلا ئەحمەد یان فەسڵ کرد مەلا ئەحمەدی قازی ئەویان فەسڵ کرد لە دوای ئەوەی ئەو جار کەمایان بان کردین تەمەن محاسبیان کردین تەمەن ئەمەش لە دوایدا خوا هیدایەتی داین بە شێوی جوان کە وانەکەمە باسمان کرد مەسئولەکان هەموو لەوێ بوون هەموو دەلەرزین لە ترسان وەڵام مەسئولەکان دوای هەموو عقوبەدان هیچیان کردە نار بۆ خوارد بۆ کردیانە کاتب لە مەکتەبی گشتی و هیچ کەسیان کردە ناحیەیەکی مەسئول منەزەم و خۆلاسە هەموویان عقوبەدان بۆ شێوەی بوو ئێڕانی ئەو کاتانە ڕووداوەکان ئەندازەیە بۆ بزافە سیاسی ئیسلامیەکان ئالەم شتانە خۆیە بینیەوە هەمووی ڕوبەڕووبوونەوەی بەرامبەرچێ بەرامبەر بە بەعس و زۆرداریەکەی و هەروەها وەسانەوەکو لە بەرنامەکەی ڕابردوش باسمان کرد وەسانەوەی دژی ئەو شەپۆلی چەپگەرای و مارکسیستێکە لە ناوچەکەدا هەبوو ئەوزار هیچ لە نمونونەکان دێمە سەر نمونەیەکتر با بچمەوە لای مامۆستا حەسەن مامۆستا حەسەن ئەوەی کە لە معلوماتەکانی ئێمە هەیەوە لە بەرنمەکانی تریشا باسمان کردووە دواتر ئێوە بۆ سەرەتای بردننی بزوتنەوەی پەیوەندی لە ڕێکخراوێکی سیاسی و بانخوازی ئیسلامیەوە لە سلێمانی بۆ ڕێکخراوی ئەندازێک خاوەن قووەت و هێز و چەکدار دێن ئەچنە ڕۆژەڵاتی کوردستان دەتانوێت لە ئێران بەرپرسانی ئێرانی ببینن یەکێک لەو کەسانە کە لەگەڵ مامۆستا شێخ محەممەد و مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسیە بەڕێستی ئەوە چۆنە ئەو ڕووداوە وە چۆن بوو ئەو مەسئولانە کێتان بینی باسی چیتان کرد مەرجەکانی ئێوە چی بوو مەرجی ئەوان چی بوو جا بەر لەوەی کە ئەمە بچینە ناو ئەو مەوزوعەوە جەنابەت دەربارەی مامۆستا شێخ محەممەد شتێکت فەرموو مامۆستا شێخ محەممەد ئەو کاتەی ڕابەری بێمونازیع بوو لەبەرەوەی لەویمان ئەقدەمتر و لەویمانەوەتر نەبوو شارەزا بوو لە ئێران ئەو پرسیارە بکەم بە تایبەتی لەسەر و ئیشکالەی کە یەکەم ڕابەر بۆ یاخۆت کە یەکێکی کە مفاتەحی کرد ئەم ویست بڵێم ببوورە مامۆستا یعنی ئەمیز بڵم قابلیەتی مامۆستا شێخ محەممەد بای ئەوە بوو کە بخرێتە پێشی خۆتان و بیکەن بە براگەوە من پێم وابوو زۆریش لەوەی زیاتر بوو مامۆستا شێخ محەممەد خوا پاداشتی بداتەوە خوا لێی خۆش بێخوا بەڵێ جامە کە شەو لە خزمەت مامۆستای دابووین و باسی مەوزوعەکەمان کرد و بکەوا باسی حرەکاتی چەکداری ئەو جۆرەمان کرد مامۆستا زۆری پێخۆش بوو مامۆستا فەرمووی پێشەوەی کە بچین لەگەڵ مەسئولینی ئێرانی ئێمە یەکتر ببینین هیچ داوایەکیان لێ بکەین با ئێمە گەشتێک بە کوردستانی ڕۆژهەڵاتدا بکەین و لەگەڵ ئەو بەرپرسان لەگەڵ ئەو شەخسیاتانە کۆ ببینەوە دابنیشین کە کوردی عێراق و ماونەوە لە ئێرانە و نەهاتونەوە بۆ کوردستانی ئەودی بێ بڵێ جا گەشتێکمان دەست پێ کرد لە سنەیەوە هاتین بۆکان لە بۆکان شەو میوانی شێخدارایی بووین شێخدارای حەفید شەو لەگەڵ ئەوی دانیشتین و ئەویش زۆری پێخۆش بوو قسەمان زۆر کردن و بەیانیش لەوەوە ڕۆیشتین چوین بۆ مەهابات و لە مەهابات چەند کەسێکمان دین و لەوەوە چوینە نەغەدە و لە نەغەدەوە بۆ پیرانشار و ئەوە یەک دوو شەومان پێچوو هەتا ئەو گەشتانەمان تەواوکردن و باسی بزوتنەوەی پەیوەندی ئیتر هەر کەسێک کە ئێمە لەگەڵی دادەنیشتین باسی ئەوەمان دەکرد کە ئێمە خەریکی شتێکی واین کاکە ئێمە هەم کوردایەتێکەش دەکەین و هەم دینەکەشمان هەر ئەو سێ کەسن ئێستامە ئەو سێ کەسین بەڵێ شەو لە پیرانشار میوانی شێخ مستەفای زینوێ بووین ئەو کاتە ئەو لە ئێرانە مابەوە ئەو زۆر پێشوازێکی گەرمی لێکردین ماڵم حەقا لەگەڵیشمان بوو ئەویش ساڵێک بوو چوو بوو بۆ ئێرانێ لەوێ مابەوە بەڵێ طبعاً شێخ مستەفا لە بەرنامەکانی پێشترا باس کراوە کاکەمان دۆڵپەمووی کە یەکێکە لە دامەزێنایی بزوتنەوەی پەیوەندی باسی ئەوە کا چۆن چووە لە سلێمانیەوە بۆ هەولێر و داوای کردو ئەو مستەشاری ئەو کاتەی حکوومەتی عێراقی بوو دواتر ئەیهێنێتە ناو بزوتنەوەی پەیوەندی بەڵام دواتر ناتوانێت دانیشە و هیجرەتە کاچێتە ئێران دیارە بەر لە ئێوە ڕۆشتووە تۆ درێژە بدە بە باسەکە بەڵام با من یەک ناوبڕوەر بگرم دوای ناوبڕەکە وەڵامەکە درێژەی پێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە
دووبارە سڵاو مامەسا حەسەن بەر لە ناوبڕەکە ویستی یەکسەر باسی ئەوە بکەیت کە دوایەوەی گەڕان بە ڕۆژهەڵاتی کوردستان و بەشێک لە شارەکانە باسی بینینی بەرپرسانی ئێرانی بکەیت. بەڵێجات دوایەوە کە ئێمە لە پیرانشار شەومینەوە بەیانی لەوێ ڕاهاتینەوە بۆ سەردەش و لە سەردەشەوە بۆ بانە و لە بانەوە چوینەوە هاتینەوە بۆ مەریوان و ئەوە لەو شوێنانەدا لە هەر شوێنێکی دەچوینەکن هەر کەسێکی ئەمە فقط داوامان دەکرد بانگەوازیمان دەکرد و بانگمان دەکرد بۆی کە ئێمە خەریکی شتێکی واین و خەریکی حرەکەیەکی مسلحانەی ئیسلامین بە ناوی ڕابطە حرەکەی ڕابطەی ئیسلامیەوە. بەڵام خەڵکی وا هەبوو کە ئیسیجابەی هەبوو خەڵکی واشە بوو ئیسیجابەی نەبوو ینی خەڵکەکە وەکو چۆن ئێستا دەبینی لە هەرێمی کوردستانەوە دا بەش بوو. بەڵام ئەوە بوو کەیتر هاتینەوە مەریوان لە مەریوان کۆمەڵێک مامۆستا پێشوازیەکی زۆر گەرمیان لێکردن بە تایبەتی مامۆستا شێخ محەممەد کە پەیوەندی لەگەڵ ئەو مامۆستایانە هەبوو بە تایبەتی مامۆستا مەلاکەریمی مەردوخی مامۆستا مەلاکەریمی مەردوخی کە ئەو کاتەی ئیمام جومعەی مەریوان بوو کۆمەڵێک مامۆستا ئەویش لەگەڵ بوون و دڵسۆز بوون و ئەوانە بەڕاستی پژگیرێکی زۆر و پێشوازێکی زۆریان لێکردن جاوە بوو ئەو جاکە لەوێ نەجاتمان بوو گەڕاینەوە بۆ سنە بۆ ماڵی مامۆستا و لەوێەوە یەکسەر چوین بۆ تاران لە تاران ئەمن ئەو هەموو درێژەی ناوێت تاران یا چوونە قوم چوینە تاران چوینە تاران بەڵام یەکەم قۆناغمان میوانی شێخ قادری شێقادری ئیهینێ بووین هەنجیرەی میوانی شێقادری هەنجیرەی بوون ماڵی لەوێ بوو لە خانوویەکیدا بوو کوڕێکی بوو ناوی عەبدوڕەحمان بوو هەر کە چوین بۆوێ و مەوزوعەکەمان بۆ باسکە ئەوتی کە ئەمن لە خوام دەویست شتێکی وا ببێ لەگەڵیان کەەوە عەبدوڕەحمان بەڵێ کە عەبدوڕەحمانیشمان لەگەڵ کەوت ئێمە ئەوجا بووینە 4 کەس و ئەمجا گەڕاین و دەستمان کرد بە سەردانی مەسئولینی ئێرانی جا لە مەجلیسەوە لە نەخۆزوەزیرەوە کە ئەو کاتە میر حوسێنی موسەوی نەخۆزوەزیر بوو لە ڕێیس جمهورەوە کە ئەو کاتە خامنەی ڕێیس جمهور بوو لە مەجلیسی شوراوە ئەو کاتە کە هاشمی ڕەفسنجانی ڕئیسی مەجلیسی شورا بوو ئەنجا بۆکن خومەینی کە ئەو کاتە ئەمانەمان هەموو بینی و لە هەموو لەگەڵ هەمووشیانە باسی ئەومان دەکرد ئێمە بۆ چە هاتوین و چ کارێکمان هەیە و داوای چمان لە جمهوری ئیسلامی هەیە و جمهوری ئیسلامیش تا کوێ ئیسیجابەی لەگەڵ ئێمە هەیە بۆ کارێکی ئێمە پێوە هاتوین ماڵم حەقە هەموویان وەڵامەکانیان ئیجابی بوو هیچیان ئەوە نەبوون جا پێم خۆشە ئاماژەیەکیش بۆ بکەم مامۆستا شێخ محەممەد خۆشەویست بوو لە لای مەسئولینی جمهوری ئیسلامی مامۆستا شێخ محەممەد هەولی ئەوەی دەدا کە کاک ئەحمەدی موفتیزادە بەرەلاکە بەڵام لە هەر شوێنێک زۆر دوسێ جار ڕخنایە لە مامۆستا شێخ محەممەد دەکرد بۆ تۆ ئەوەندە پێدا دەگری لەسەر ئەحمەدی موفتیزادە مامۆستا شێخ محەممەدیش دەیفەرموو من دەچم لە خاریج کۆبوونەوەم دەبێت لەگەڵ خەڵکی مسلمان لێم دەپرسن باشە ئەگەر ئینقلابی جمهوری ئینقلابی ئیسلامی ئێرانی ئینقلابێکی ئیسلامیە بۆ یەک مەسئولێکی سونی هەیە ئەویشیان گرتۆ سزینیان کردووە باشە پێم بڵێن بۆچیتان گرتۆ بۆ بەرە لای ناکەم بەڵام پیان نەدەگوت لە ئاخری داوەتی بابەکەم مامۆستا شێخ محەممەد ئێمە تۆمان خۆش دەوێت پێمان خۆش نی هێندە پێداگیری لەسەر ئەو مۆزوعی بکەیت لەبەرەوەی ئەحمەدی موفتیزادە داوای مباهەلەی لە ئێمە کردووە نەزم مباهەرە دەزانن چێ یان داوای مباهەرەی کردو ئێمەش جوابەکەمان وا بووە نە تۆ ئێوەش بە جوولەکە خۆمان بە مسلمان و نەخۆشمان بە جوولەکە و ئێوە بە مسلمان بزانین ئەمە هەمومان مسلمانین مباهەرەش دەبینی لە بینی جوولەکە و لە بینی مسلمانان بێجاوە بوو نەک لە بینی دوو مەسەبی جیاواز نەک لە بینی دوو مەسەبی جیاوازدا جاوە بوو حتا میر حوسێنمە بەڵگەیە ببوورە بەڵگەیە لە سەرۆما شێخ محەممەد و داکۆچی کردووە لە ئازادکردنی ئەو پیاوە لە زۆریش داکۆچی ئەجارزام کەمتر لە میدیاکان باسکراوە نەک هەر باز نەکرا نەخێنەوە مامۆستا شێخ محەممەد یەکجار زۆر جەهدێکی زۆری کرد لە بۆن بە خامنەی و ڕەفسنجانی و ئیمام خومەینی وانە لە هەموو شوێنەکان بە تایبەتی لە مەجلیسێ لە مەجلیسێ ئەنجا میر حوسێنی موسەوی ئەو کاتە نەخۆزوەزیر بوو سەرۆکوەزیران بوو داوای لە مامۆستا شێخ محەممەد کرد خەریک بوون لای بەرن داوا لە مامۆستا شێخ محەممەدی کرد کە مامۆستا شێخ محەممەد هەولی ئەوەی بدا لە لای ڕئیس جمهور و لە لای مەجلیسێ و لە لای ڕابەری لە لای هینێ جەنابی خومەینی باس هەولی ئەوەی بدەن کە دەری نەکەن و هەروە خۆی بمێنێتەوە بەڵام دوایە ئەوە بوو کە نیزامی جمهوری ئیسلامی گۆڕا بوو بە نیزامی ڕئیس جمهوری نەخۆزوەزیران نەما ڕئیس جمهور دەوری نەخۆزوەزیریشی دەما جا بەڵام کردیان بە مەسئولێکی تر و دەریان نەکرد بەڵێ جاکە دانیشتەکانمان لە تارانێتەوە بوون ئەو جا دوا دانیشتنمان لە تارانێ مەسئولی سوپای پاسداران
سوپای پاسداران بوو کە چوین ئەویش هەر مۆزوع زۆری پێخۆش ئەم جار لێەوە ڕۆیشتین بۆ قوم لە قوم مامۆستایەکی لوبنانی لێ بوو محەممەد جەواد المەغنیە ئەویش عینیش لە لوبنانەوە هاتووە ئێستا تەفسیرێکی هەیە بە ناوی ئەلکاشف لەوێ ئەو پێشوازی لێکردین ئەو بەڕاستی بردینە ماڵەکەی خۆی لەوێ ئەو نانوچای نیوەڕۆی داینێ و دوایە ئەمجار پاژنێشت چوین بۆ لای ئاغای منتەزیری ئەو لەوێ دادەنیش ئەو کاتە ئێمە فقط کە چوین بۆ قوم بۆ دانیشتنمان بوو لەگەڵ ئاغای منتەزیری بەڵام ئەو کاتانە بەرپرسی کەسایەتیکی لوبنان و کەسایەتیکی لوبنانی ئەو لێ بەرپرسی ئەو معارەزانەی وڵاتانی دەوروبەری ئێران و دەرەوە نەبوو کە لە ناو ئێرانە نیشتە جێبوون ئەم نازانم ئەو وەزیفەکەی بەپی ئەو زانیارانی کە هەیە ئەو ئاگای لەو حرەکە چەکداری و دەعویانەی تر کە لە دەرەوەی ئێران لێبوون ئەو ئاگاداری مهتەم بووە بەو باسە دیار بوو زۆر ئاگادار بوو زۆریشی پێخۆش بوو بەهۆی ئێمە کە ئەمە هەتاوەکو ئەمە بانجیش کراین قەرار وە مجللەیەکی سنی بکەنەوە جا باسی ئەو مەوزوعی ناکەم ئێمە ئەوە بوو کە ئەو مامۆستای محەممەد جەواد مەغنیەت پەیوەندی لەگەڵ ئای منتەزیری کرد کوتیان هەر ئێستا وەرن یعنی هیچ بەبێ مەحتەل بوون کە ئەمە چون خەڵکی وا هەبوو دوسێ ڕۆژ بوو لەوێت بۆ مقابلەی دانیش بوو بۆ ئەوەی دانیش بوو بەڵام بەریان نەکەوت فەقی ئێمە کە چوین هەر یەکسەر چوین دانیشین لەگەڵ منتەزیری عادەتی وا بوو دوو جار لەبەر ئینسانی هەڵدەستا جاری یەکەم کە دەچووی سڵاوت دەکرد هەڵدەستا لەبەر دوعادا دەنیشتەوە ئەو جا بۆ بە خێراتنێ جارێکی تر هەڵدەستاەوە بەڵێ جا ئەو بوو ئەمە مەوزوعی خۆمان بۆ باس کرد حاجی عەبدوڕەحمان نیادی بەخێر ئەو قسەی کرد بە عەرەبی وتی مامۆستا من فارسێ نازانم بە منتەزیری بەڵام تۆش دیارە عەرەبێ دەزانی بۆیە ئەمە قسەکانی خۆم بە عەرەبی دەکەم و جا تۆش جەناب بەو بوو کاک حاجی زۆر بە تەفسیلی مۆزوعەکە کاری ئێمە ئەمە بۆ چوین و چمان دەوێت دەمانەوێت هەوڵی چی دەدەین بە دوای چ دەکەوین هەموو مۆزوعەکانی بە ئای منتەزیری گوت و ئای منتەزیریش زۆر بە دڕێکی فراوانەوە بە سنجێکی فراوانەوە پێشوازی لێکردین و ئەوانە دوایە کاک حاجی ئەو داوایشی لێکرد لە ئای منتەزیری کە زۆر دەمێکە ئەم کێشە و ئیختیلافە لە بینی سونی و شیعاندا هەیە و بەڵام لەبەرەوەی کە مسلمانان دەسەڵاتێکیان لە دەستدانە بۆ نەیانتوانیوە ئەو کێشەی حەلکەن ئەما داوا دەکەین کە جەنابتان ئێستا لە جمهوری ئیسلامی دەسەڵات و هەیە و دەسەڵات بەدەستخۆتانەوەی داواتان لێ دەکەین کە هەوڵێ بدەن ئەم کێشەیە نێنن لە بینی سونی و شیعاندا و بیان کەنەیەک بەڵام ئای منتەزیری چی گوت ئای منتەزیری وتی ڕاست دەکەی کاک حاجی ئێمەش پێمان ناخۆشە و ئیختیلافە بەڵام ئەگەر هەموو دنیا سەر لێکدا نەکابرایەکی شیعە حازرە ببێ بە سونی نەکابرایەکی سونیش حازرە ببێ بە شیعە بەڵام ئێمە هەوڵی ئەوەی دەدەین لێچان نزیک بکەینەوە جا ئەوە بوو ئای منتەزیری هەفتەی وەحدەتی دانا لە ئێرانەدا ئەو هەفتەی لەسەر ئەو هەفتەی وەحدەتە کە لە ئێرانێ دانرا لەسەر ئەو پێشنیارەی ئێمە بوو دواتر ئێوە ئەوەی کە زانیاریە ماوەتەوە ئێوە تەبەن ئێوە داوای ئەوەکەن کە بزوتنەوەی پەیوەندی یعنی ئەوان پشگیری چەکداریتان کردوانی بەڵام کۆمەڵی خاڵی گرنگ هەیە من لەو داواکاریانەی ئێوە بینیومەوە لە بەشێ لە توێژینەوەکانە بینیومە یعنی خاڵەکانی ئێوەش ئەندازەیەک کە زۆر جا تۆمەتبارەکرێن بەوەم حرەکە ئیسلامیانە ئێران پشگیریەکە ئێوە زۆر تند بوون لە نقطەی قووەتەوە داواەکەن مەرجتانێک کە هێزی بۆ نمونە چەکدار دروست کرێ بەڵام ئەم هێزە هێزی سربەخۆی ئێمە بێ هێزی ئێمە بچێتە دیوی عێراق بەڵام ئێران و پاسدار لەگەڵمان نەیە و هەر هاوکارێکی ئێمە بکرێ بە ناوی ئێران و سربەخۆی خۆمان پارێزی تو ئەمانەت بیرە ئەمانە قوربان ئەمە کەنجی ئەم قەرار و مقاولانە نووسران ئەمە دوایەوە کە مقابلەکەی ئای منتەزیریمان کرد و ئیش و کارەکانمان نزیکەی 18 ڕۆژان ئێمە لە تارانێ ماینەوە پاشی بۆ نەتیجەی کۆبوونەوەکە بۆ ئەنجام بەڵێ هەتاوەکو لەگەڵ هەموو کۆبوونەوە دانیشتەکانمان هەموو تەواوکردن نزیکەی 18 ڕۆژان لە ئێرانێ ماینەوە دوایە هاتینەوە بۆ کەڕێچکە و کاتە شێقادت جەنابی شێقادی ماڵی لەوێ بوو لەوێ ئەنجاخوا حەفیزەمان لەوێ کرد ئێمە گەڕاینەوە بۆ مەریوان بەڵام کە گەڕاینەوە بۆ مەریوان هەر ئەو ڕۆژێک کەمە گەڕاینەوە بۆ بەیانی 3 نەفەر لە نوێنەرەکانی ئای منتەزیری هاتن بۆ کنمان ئەو جات بۆ نەتیجەی کۆبوونەوە بۆ ئەنجامی کۆبوونەوەکان دێمەوەلات باش مەلای مامۆسا مەلا قادر وابزانام کاتەکەی تۆزێک کەمتر میاوە بەو
دواتر تۆ قسەکانتەوە کە باشە مامۆستا مەلاقای تۆ باسی ڕووداوەکەی ناوەڕانیت کردووە تەسیری ئێوەکو کاری ڕێکخراوی و هەم مەلاکان وەکو زانایانی ئاینی لە ناوڕانی علاقاتان بە یەکۆ هەبوو و توانیشتان ڕووداوێ دروستکەن کە حیزبی بەعز وای لێبێ لە نەتیجا مامۆستا مەلا ئەحمەدی قازی فەسڵ کرێ ینی کارەکە تاونە کاریگەری هەبوو کەیسە دۆسیەکان بردە شاری سلێمانی دوای ئەوە چیتر یعنی هەندێک لە ڕووداوەکان ویستی باسی ڕووداوێکی کەشتان بکەیت لە ناو شاری سلێمانی لە زنجیرە ڕووداوانەی کە ئەو کاتانە ئێوەتان توانی دروستی بکەن بەڵێ لە ناو شاری سلێمانی هەر بین نابین لە دویان دەناردین دەبێ بێن لە قاعی محازراتی مزگەوتی گەورە کۆ بن ئەمەش دەچوین لە دوای دامە بە ماوەستا شێخ کەمال لێرەکانە خەتی بوو تم باشە چۆن دەبێ ئەمە هەموو جارە هەچی گوتیان هەر بە قسەیان بکەین ئێخۆ نەسی قۆران نیە با بە قسەیان دەکەین چ دەبێ تی ئاخر ئەو ئیتیفاقەت و دەڵێ زەحمەتە ئەمیش دەمزانی کە ئەم شتا هەیە و ئیتیفاق دەبێ ماوەستا بۆ زەحمەتە ژێگوت وەڵا اتفقوا على أن لا تتفقوا ئالمانی دەگوت با بە ئەوە پێچوانەیە چۆن وایە جا باشە مادەمە بە ئەمە تاقیێن جا لەوێ لەو کاتەیدا کە کۆ بانکراین ئێکی لەو مامۆستایانە مامۆستا سەید ئەحمەد بخوا عافیکە تەمەن کە قسەمان لەگەڵ کردوانە ئەو لەوێ کە هەموو جارە عادەتەن وا بە حیزبی باس مەسئولی منەزەم و مدیری ئەمن و محافیز هەموو وتاریان دەخوێندەوە دوایش بە ناوی عولەمای سلێمانیە بەرخیان لێرە بە ئارزوی خۆیان چۆن حەز لێ بە ئەوان دەنووسی بەڵێ ببوو لە مامۆستای ئەحمەد مەبەست و مەلا ئەحمەدی خانەقا بوو نە مامۆستا سەید ئەحمەدێکی کە بوو ئەوە بزانم لە مزگەوتی قامیشەکان قامیشان بوو قامیشان بەڵێ ئەوژێکی بلەو مامۆستانی کە الحەمدوللا زۆر واعی و تێگەیشت و ئاگدار بوو تەمام قسەمان لەگەڵ و هەستا تی بە محافزی جەنای محافزی بۆ پێ دوای ئەمە مقەباین ئەو لێرەکانە هەمووتان وتاری دەخوێنەوە هیچ حسابێکی بۆمە ناکەن ئەمە یەکێکمان هەستی وتاری بخوێنێتەوە ئەو جار لەگەڵ ئەوەشدا لە هەمووش خراپتر ئەوەیە ئەو جار کە بە خۆتان وتاری دەخوێنەوە لە دوای دە بە ناوی خۆ ئێمەوە چتان هەز لێ دەینووسنەوە و تەوان دەڵێ عولەمای سلێمانی دوای ئاخیر وای لێ هات مەوەستا تەوان هەستا زۆر بە پەنجە لای محافزی محافیز هاتە سەر ئەوەی یەکەم جارتی ماوەستا سەیدە سەی تۆزێ توندن ئاخیر لە دوای دەکە دیسان ماوەستا هەر ئەوە پەنجەی دەوەرسە سەری ئەوە بەو شێوەیەکی ئەمە قوبان قوبوڵمان نییە لە دوای دەکتەوە ماوەستا سەیدی حەسەنی تۆزێک تونترن وڵا لی تووڕەوتی ئەوە حەسەنی حوسێنینی ئەوە مەسەلە دینە تی بەو پێی بڕوە ئێوە کە ئەوە هەرچی بۆتان هەر بۆتان چێتە سەرێ مانای وا لێ دەڵێن دەبێت جەماعەتش نەکەن دوای ئاخری دەستیدا تەلەفۆنی تەلەفۆن کە شورتە بێ بیگرێ وەڵامیش کە وای گوتم ئەوە هەر قسەوێنی قسەی هەر هەمومانە کە من وام گوت ماستەیت کاک یانی بەخێربێژ لە یەکتی ئەوە ڕاست دەکە قسەی هەمومانە کە ئەمن وام گوت ئەو جار لە دوایدا یەکسەر محافیز بەعەکسەوە گۆڕ تی چێ دەفەرمووت داین وەڵاخی لە دوای دەکردمان دەباشە مادام بانجیان کەوت ببێنەوە مدیری ئەمن مەسئولی منەزەم دەبێ بێنەوە ئەمە قبوڵمانی تاری بخوێنەوە حسابی بۆمە نەکرێ وەڵا دوای هاتنەوە بە ڕەنجیان چڕژا بوو هاتنەوە کە تەوەنەوە من مامۆستا سەید ئەحمەد چ لە دڵدا بیڵێ بەخوا بۆگرتنی و بە مەعاشبرنی و بە هەموو شتێکی لە خزمەتداین مامۆستا سەید ئەحمەد دەستی پێکرد پێداهات یەک بێکتی ئەمە لە پێشدا هەموو لە جێ با و باپیرانمان هەمومان منتیج بووین ئێستا هەمووتان گواستۆتەوە خەڵکەیە ناوتان لەو دەست و چۆڵ و شوێنانە بەرڵاتان کرد و داتان ناو هەمویان لە ناعیلاجیان لەسەر جادەکان شخارتە و پاکەت و سابوونی دەبرن ئەیتی بابێن ببنە چەکدار جوابەکەی ئەوە بوو لە دوایدا ئەو جار هات پێداهات یەک بێکتی باشە بۆچی زانکۆی سلێمانیتان گواستەوە ئەنی بۆ ئەوەی کە خەڵکی سلێمانی مەحروم و ماڵوێران بن تی دەمانەوێ یەکەم ئەو زانکۆی بجێرنەوە دوم دەمانێت ئەو خەڵکە بگەڕێتەوە جێی باو باپیران چون کانیاوەکانیشان لێ پەرکردوینەوە ئەو جار هێناوتان هەموو لەو دەشتەی فەتان داون دوای هات هەموو داواکانی گوتن دی دەستمانەوێ حکمی ذاتی بەڕاستی بدەن ئەنی کە نەما تا ئێستا شتەکە درۆیە داواکانی استراتیژی بوو زۆر عجایب جاکردمان ئەمە ماوەستا زۆر بەتوندی بە پێوە هات هەموو قسەکانی گوت ئەو جار لە دوایدا یەشێک لە داواکانیشمان ئەوە بوو کە دەبێت ئەو قسانە نابێ وەکو ئیجاران دیکە لە تەنەکەی خۆڵیاویژە دەبێت بگرێتە عینی ڕێز جمهوری ئەگەوانە بێ مەقبوڵمان نییە وەڵاخی لە دوایدا وعدیاندا دوایش دەرکەوتە قسەکە گەیشت هەفتەیەکی پێشوو سەدام حوسێن وتاریدا تی گولون حکم ذاتی ناقص
دەڵێن حکمی زیاد ناغزێت تەوان هاتی ئەوە کورد مەجلیس وەتەنی هەیە و لە دوای زیاد لە مەجلیس وەتەنی کە بۆ هەموو عراقە ئەوان لەوێش بەشدارن و ئەوە مەجلیسی تەشریع و تەنفیزیان هەیە ئەو شتانەی گوت تەمەن پینەی کرد ئەوە لەوێش ئەوە کرد ڕانیێش دیسان هەر ڕووداوی دیکە هەبوو بەڵێ بەس بەڵام ئەمە زۆر کاریگەریە تەمان ئەمە لە بەرنمەکانی پێشراوە بزانام لە بەشی پێنجەمی بەرنمەکەمە ئەم ڕووداوەش دیسان بە هەمان گێڕانەوەی تۆ لەوچە جیاوازی کەوتو نوێی ماوەسا عەبدوڕەحمانی نەورەسی گێڕایەوە کە حزوری هەبوو مەحافیز هاتوو و تووڕە بوو و هەساون قسەکرا و تەنانە مەلا عەلی بیارە و مەجموعەیەک لە عولەماکانی دیارەکانی مەنتیقەی شارەزور و سلێمانی دەوریان بینەوە ڕێک ئەو ڕووداوی گێڕایە بەڵام مامۆسامە ڕووداوێکی زۆر گرنگە یعنی دوو ڕوودا و کە ڕوو ئەدات لێرە یەکیان لە ڕانیە کە تۆ گێڕاتەوە ئەو تەئسیر و کاریگەری هەیە بۆ خۆی کە ئەتوان ئێوە تەئسیر لەسەر گوتاری حیزبی بەعسکەن ڕووداوی دووەمیان کە لە ناو شاری سلێمانیایە و دواتر سەدام حوسێن دێت قسە ئەکات یعنی لەسەر حکمی زاتی ئەوی بەشدار ببێ زۆریان ماون ئەوی بەشدار ببێ ماسی کاکە ماوە یانی بەخێربێ ئەو زار ئەوەی دیکەش بەشدار بن ئەوە بۆ شێوازەی کە خەریک بیگرێ تەلەفۆن بکە من یەکسەکتم هەر قسەی نەقسی هەر هەمومانە بەڵام لەو کاتەیدا مامۆستان ڕۆی بوونە دەرێ گەوتاری حەزب ماسووانە تەواو ڕۆژنە دەرێ دەوری 25 مەلا 30 مەلای لەوەی زیاتر نەما بوو کە ئەوە بوو ئەو جار لە دوایدا کتمان دەبێت ئیلا گەڕێنەوە ئەوان هەمکرێ بڵێن ماوەسا ئەم ڕووداوەش وەکو هاوشێوەی ڕووداوەکەی شەیدبوونی مەلا عومەری تیمار ئەو هۆکارانەی کە مامۆساش باسی کرد هۆکارێکی بەهێزتری ئەوە بوو کە نەتوانی تر ئەو پیاوانەیە ئەو کەسایەتیانەی لەو کاتاندا ڕووداوەکانیان دروست و دانیشت و وردە وردە هیجرەتکەن بڕۆنە ئێران ئەوەی عەرز دەکەم لەو کاتەیدا کە ئەوە بوو ئەمن چوومە دەرێ چوومەکەن حەوزەکەی مزگەوتی گەورە ئەوەی دەزمێ جیانکتم وەرن ئەوەی لە دەرە خەریکی ڕۆژنێ بوون ساری تەکسی بگرنتم وەرن ئەوە محافیز نیازی خراپ بە ماوەستای بگرێ وەڵاو جا خەڵکەکە سوێندی گەڕان ئەو کە گەڕانەوە محافیز زیاتر ناوەکتمان دەبێت ئللا ئێستا بێنەوە وڵات تەلەفۆنی کرد دیارە پێی گوتووە کەەوە خەریکن سەگە گەورە دەبێت وەڵاو زار لە دوایدا هەمویان هاتن و ڕەنجیان ترژا بوو وڵات دووارە ماوەستا ئەو بۆم ڕوونکردنەوە هەمووی ئەوە نقاط بە نقاطی نقاطەکان گەلێک زیاتر بوون بە ناکە هەمویان بەیانکردن بەڵام ئەوەی کە لە هەمویان مهمتر بوو ئەوە بوو کە کتی دەبێ حکمی ذاتی بەڕاستی بدەن ئەوە بوو کە سەدام حوسێن هەوی کە لە عێراق بەگوێ لێ بوو کە کتی یەگۆلون حکم ذاتی ناقص تەسیری ئەو تاریخ لە پێش مقاولەمان لەگەڵ کرد کە دەبێت ئەو قسانە هەمووی بگەنە ڕێز جمهوری بەڵێ سوپاس ماوەسا من ماوەی بەرنامەکەم بەرەو کۆتاییە چێ بەر لەوەی بڕەمەوە لای ماوەسا حەسەنەمەیە دوا قسەی خۆشت بکەی لەسەرەوەی کە ئێوە ڕاستە ڕێکخراوەکە وەکو بزوتنەوەی پەیوەندی مامۆسایانی ئاینی ڕۆڵێکی گرنگیان بینی لە سلێمانی لە هەڵەبجە لە هەولێر لە مەنتیقەی پشدەر و بتوێن و لە هەندێک لە ناوچەی بادینان هەموو ئەمانە دەوریان بینی و مامۆسا ئاماژەی بۆ کردتەنانە ئەوان ئەوەندە بە بەرنامە بوون چون لە ڕۆژهڵاتی کوردستانی شارەکان گەڕاون ناساندویانە دوایی بەرپرسانی ئێرانیشیان بینیوە ئەمەوێت لە کۆی ئەم بەرنامانەی لەگەڵ بە ڕێسان تۆمارمان کردیانی لەسەر بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و ئەو شێوازی خەباتکردنە سیاسیە بانخوازی ئیسلامیە کە دواتر ئەبێ بە خەباتێکی سەربازیش یعنی لە سەر کۆی ئەمانە بزانم دوا قسە چییە بە کورتی وڵات دوا قسەم ئەوەیە کە ئەمە دەبێت هەموو کاتێ نابی ئینسان ببەزێ دەبێت هەموو کاتێ لەسەر ئەو ڕێبازە پاکەی بەردەوام بین کە ڕێبازی ئیسلامە ئەو جار لەگەڵ ڕێبازە ئیسلامیکەش لایانی نەتەواتەکەی فەرامۆژ نەکەین لەبەر چی لەبەرەوەی چونکە گەر نەتەواتیش بەشێکە لە ئیسلام بۆ لەبەرەوەی تەماشاکە ئەو هەموو ئاەتانە کە خۆی تا لە بەیانی کرد ئەو جار لەگەڵ ئەوشدا ئەمن مناقەشەم کردووە لەگەڵ شێخ حوسێنی مامۆستا سید محمود ماوە لەگەڵ بوو جەماعەت کە ئەو کاتی چونکتم جەنابی مامۆستای ئەتۆ ئیمام خەتیبی باشە ئەتۆ لێرە تەوەن لانی ئەو کاتەی بەری کۆستەتی دەسووتێنراوتم ئەوە تەماشام کرد لە ڕێدا سەرگەل وەرەهاتینەوە پێشمەرەکانی تۆماندی نەمانزانیەوە هەموو کە ژن و پیا و تێکەڵوانە تێوەی من نین تێوەندی خۆی منیش نین لە دوایدا کە ئاخری کە قسەمان کردتم باشە جەنابەت بەناوی کورداتی وەکتی بەڵێ تم دە باشە ئێستا تۆ بەرنامەکەت مارکسیەتە ئەمن ئاگام لە وەزەکەیە باشە ئەگەر بێت و ئێشێکی عەرەب بێ و تورکێک بێ و پارسێک بێ هەموو وەردەگیرێ خۆ مانەوە نیە بڵە وڵاوی کورد نیە بەس کوردان وەردەگرین لە بەرنامەی مارکسیەت داواکتم بەرنامەی مارکسیەت مامۆستا وەکو وا جەنابەت کە ئێستا نەمامەدار خوڵماش بین لەسەر ساخی گاپێڵۆنی ئەو ماڵیان لێون بانە مەقەڕەکەی
نازانی ناڕبێتی وڵا دەڕوێ بەس گوڵ ناکە ئەو قسەی بجا یەکی لێ بۆم زانی کوورێ دوای دوو جارویستی تەسجیلی کە نەیهێشت تێگەیشتم بە لای ماوەستا ئەوە دوای ئەوانەی تاوان زۆر بەخسی ئەوم کرد لە دوای داخری یەکێکمان لەگەڵ مەلا شێخ جەلالی گابێن ڕەحمەتی خوای لێوێ تی بەخوا لەوانە برێ ئەوە بەم لیشکاوە بۆچی ئەوە چ بوو من تێنا جا ئەمە لە هەموو کاتێکدا ویستومانە میلەتی کورد معناوێ تەبەن زوڵمی لێ نەکەن میلەتی کوردی ئەوها معنە نەسەوسێتەوە یعنی وەکو بڵێ کە بەحسی دینەکەی دەکەین یەکێک لەگەڵ لەوەی کەمە بەسمان بکە نەتەواتی کەس بەرامەکە و کوردایەتی مامەسا ویسی وتی سێ نوێنەری ئێران هاتن بۆ مەریوان وەزام ئێوە یەکەم علاقاتان دروستگەر وەکو دوا قسەت باسی ئەوە بکەیت و تر گەڕانەوەی ئێوە دیسانەوە هێنانەوەی هەواڵەکە بۆ باشووری کوردستان و کۆتایی بە بەرنامەکە بێت جا وڵی پێم خۆشە بەر لەوەی کە بچمەوە سەر تەواوکردنی ئەو مۆزوعی خاڵێ کاتم نەماوە حەز دەکە هەر چۆنێک بێ دەبێت کاتەکە درێژتر بێ جارێکی تر هەر لەو ڕووداوانەی کە ڕوویدا ئەو کاتێک کە شێخ جەعفەر بوو بە محافیزی سلێمانی یەکەم جار هەر جارە باسی تەبەقەیەکی دەکرد لە خەڵکیدا ئەو جارەش باسی بانگی مامۆستایانی کردبوو بە عرزوی خوان شێخ جەعفەر قسەی کردن و کە حیزبی بەعزوا و حیزبی بەعزوا و حیزبی بەعزوا هەندێکی قسەکردن و مەبەستی لەو مناسبەی ئەم کە باسی کرد نا ئەوە نییە ئێچکەیە بەڵێ جا دوای ئەوە ئەمجار جۆمان بۆ ڕاگر هەتاوە کولێ بووینەوە دوایە مامۆستا عەلی هەڵەبجەی تەشریفی هەستا و تاریکی خوێندەوە مامۆستا عەلی هەڵەبجەی فەرمووی لەبەرەوەی کە ئێوە کوردیە نازانن مەڵام مامۆستایان هەموو عەرەبیە دەزانن ئەمن وتارەکەی خۆم بە عەرەبی دەخوێنمەوە وتارەکەی خوێندەوە بە عەرەبی بە حیزبی بەعسی هەڵگوت هەتا بەرزی کردەوە بۆ بن ئەستێران دوایە فەرمووی وەلاکن مع الأسف لە بەرامبەر هەر چاکەیەکیدا دەخرا پێ حیزبی بەعسی باسکردن هەتا وای لێ هات حیزبی بەعسی وا تێکشکاند ئەوانە سەریان داخست ئاخری مەسئولی شوعبەی سلێمانی هەستا کە موکتی پێم خۆشە بۆتان ڕوون بکەمەوە وەکو ئێوە تێگەیشتن وان نییە وتیان چمان بۆ ڕوندەکەەوە نیشتەکە لە بەرچاویمانە دەستی کرد بە قسان هەر قسەیەکی کرد و بەڵام من ئەوەم نەدەزانی مامۆستایەک لە پێشەوە دانیشت بوو من لە دوای بووم مامۆستایەک لە پێشەوە دانیشتە بوو هەر قسەیەکی دەکرد مەسئولی شوعبەی و ڕەدی لێ دەدایەوە هەر قسەیەکی دەکرد و ڕەدی لێ دەدایەوە بەڵام تۆ بینە سەر بەحسەکەی خۆتی مامۆستا بە کورتی بەڵێ دوایەوە کە ئێمە هاتینەوە بۆ مەریوان و ئەو سێ نەفەرانە هاتن لەوێ دانیشتن ئێمە دانیشتین ئەو جا خاڵ و نوقاتەکانی خۆمانمان پێگوتن کە ئێمە سربەخۆ دەبین ئێمە هیچ پەیوەندی و علاقەمان بە مەجلیسی ئاعلاوە نابێ ئێمە هیچ پەیوەندی و علاقەمان بە دەوڵەتی جمهوری ئیسلامیەوە نابێ ئێمە داوامە لە جمهوری ئیسلامی ئەوەیە هەم لە باری چەک و سیلاحەوە پەچێمان نەخا ئەمە پێشمەرگەمان هەم هێزی ئەوە هی سربەخۆ کە ینی پەیوەندیمان بە کەسەوە نابێ ئەمە یەکی سەر بەخۆین داوای چەک و سیلاحی دەکەین دەبێت جمهوری ئیسلامی چەک و سیلاحی تەواومان بداتێ دەبێت پارەمان بداتێ معاشی ئەوانە بداتێ دەبێت خانوو جێگا و ڕێگای بۆ ئەوانە هەموو مسۆگەر بکاکە لەو دیوێدێن و لێرە پەیوەندی بە ئەم بزوتنەی ڕابطەی ئیسلامیەوە دەکەن جا ئەوە بوو ئەمە هەر قەناعەتمان کرد لەسەر هەموو شتەکان هەرچەندە لەوێدا پێم خۆش باسی بکەم شتێکی ڕوویدا لە بینی ئێماندا کە خەریک بوو ساردی پەیدا بێ لە بین ئێماندا بەڵام دوایە ئەو کابرایە عاقڵ بوو قسەیەکی کرد وتی دوژمنی دوژمنەکەم دۆستە بە ئەوە قەناعەتی بە ئێمە هێنا جا ئەوە بوو کە ئێمە یەکەم جار مەقەرمان کردەوە لە مەریوان ئەو جا هەستاین کاغەزمان نووسین سێ کاغەزمان نووسین یەک حاجی عەبدوڕەحمان بۆ ماڵ و منداڵەکەی یەک ئەمن بۆ ماڵ و منداڵەکەم ئێچیشمان نووسی بۆ مامۆستا ئەحمەدی خانەقا چونکی بۆ خۆکتی ئاگادارم کەنەوە بەڵام بەر لەوەی لە سلێمانی بوونوتی کە چوونەوێ لە هەر ئاگادارمان کەنەوە کەمە ئاگادارمان کردەوە کە ئێستا هەموو شتێک سازە بە خەبەریشمان وەرگرت بوو کە بریندار کراوە حتا لە عینی نامەکەیدا لە بیرما ئەوەمان نووسی کە کاکە بە خۆت و بە برینەکەتەوە پێشوازی لێ دەکەین بەڵام ئەو برادەری کە نردومان کاغەزەکانی هەموو گیان بوون گەیشتبوون بە شوێنەکانی خۆیان دیارە کە کاغەزەکان بۆ مەلەحمەدی بربوو مەلەحمەد بۆ ئەو خەڵکە هێندە پێی خۆشە ئەمن لێم تێکچێ جا ئەوە بوو کە نەهات مەلەحمەد حاصل بەهەرحاڵ ڕێنەکەوت نەهات ئێوە دوای ئەوە لە مەریوان بوون گەڕانەوە ئەو جارەکە ئەو جا ئەمە ئەمن و ئەوم جەناوی مامۆستا شێخ محەممەدی لەوێ مایەوە ئەمن و حاجی ڕەحمانیش گەڕاینەوە بۆ عێراقی بین ماڵ و منداڵەکانمان بەرین جاکە چونکی نامان بڵێ بە هەر عینی بە شوێدا چوو بووین بە هەمان ڕێگاییدا هاتینەوە
کە هاتینە ئەحمەداوای و لێ دوو شەماینەوە لە ئەحمەداوای ئەمە لەسەر ڕێ دانیشتبووی هەموو ڕۆژێ لەسەر ئەو ڕێی دادەنیشتە و دوو ڕۆژانە جاخۆ کەنجی ئەو ماڵ منداڵەمان بۆ دێ وەڵا خەبەریان داینەوتیان ماڵ منداڵەکەی حاجی عەبدوڕەحمانی هاتۆ تێپەڕیوە وەڵاخیان بۆ گرتوون و بەڕێیان کردوون وەڵا ماڵ منداڵە من هاتجاکتم کاک حاجی چ بکەین وتی کاکە ئەمن ئەوە دەڕۆم و ماڵ منداڵەکەم ڕۆیشتووە ئەتۆش لێرە ئەتۆ بەڕێ دەکەمەوە بۆ هەڵەبجەی ئەوە بوو بە یارمەتی مامۆستا ئەحمەداوا و بە یارمەتی کاک حاجی ئەمنیان گەیاندەوە هەڵەبجێ و لە هەڵەبجەشەوە هێنانم بۆ سلێمانی چویتە ماڵی چێ نەچوومە ئەو کاتانە ماڵی کاکامیلی حاجی عەلی هەبوو نەچوومە ماڵی کەس بەس ئەوەندە لەوێ ساریان بۆ پەیدا کردم ساری خۆمانە بۆیان پەیدا کردم و ئەمن هاتمەوە بۆ سلێمانی میوانی حاجی عەبدوڕەحمانی بووم خوافریکاخوا و ئەویش بردمی بۆ دکتۆری و حتا ئێستا سەرگەڵوی بەڵێ ئەوە بۆ من گرانەتام کرد بوو بای 15 ڕۆژ حەبی دامێت دکتۆرەکە مەسیحیش بوو وەڵا بە 15 ڕۆژەکەی چابوو مجامنت گەڕامەوە بۆ ڕانیەی بۆ تۆ سووران لە تۆ سووران مامەوە ئەم جار لەوێ دەستم کردووە بە فعالیەت و بە چالاکی پەیوەندی حرەکەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ئەمن لەوێ فعالیەتم کردووە ئەو کەسانەی کە نیازی ئەویان هەبوو بێ هاتبن بۆ ئێرانێ مەگەم چۆن هادەسا حتمما بەلای مندا هاتووە ڕەهنەمایم کردو چۆن بچێ و چۆن نەچێ و بەکوێدا بڕوە ئەوانە هاتوون و پەیوەندیان کردووە لەم دیوێدا بەڵێ سوپاس ماوەسا من کاتی بەرنامەکەم تەواو ئەگەر نیو خولەکت بەمێ نیو داقا لەسەر کۆی ئەو ئیشانەی کە ئێوە کردانەوە کاتە قسەیەکت مابێ نەک پرسیارێکم نەکردێ فەرموو وەڵی جا من زۆر شتەیە ئەگەر بیرێم بەڵام وەکو ئەوە کە تۆ وەکو چۆن لە مامۆسات پرسی فەرمووت دوا قسەت چییە بۆ ئەوە ئەمن دوا قسەم ئەوەیە کە ئەمانەی کە ئێستا بوونە سێ چوار بەش لە بەتابەتی لە بزوتنەوەی ئیسلامیەکاندا لە حرەکە ئیسلامیەکاندا ئەوە یەکگرتووە ئەوە کۆمەڵە ئەوە بزوتنەوەی ئیسلامیە یا هەر کەسێکی تر هەیە ئەمن داوا دەکەم کە ئەوانە هەمویان یەک بگرن مەسلحەتی حیزبایەتی مەسلحەتی مەسئولاتی مەسلحەتی بەرپرسیاتی وەلانێن زۆر سپاس بۆ مامۆستا حەسەنکانی توی نەوەی یەکەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان سپاس بۆ مامۆستا مەلا قادر هەڵۆنەی نەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لە دەڤەری بتوێن پشدەر سوپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو بەشی هەفتەیە سپاس بۆ ملاش بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەشی هەفتەیەمی بەرنامەی سۆراغی مێژوو تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن